ئەم ڕێکەوتنە لەگەڵ حکوومەتی فدرالی دەستکەوتێکی گەورەیە بۆ هەموو خەڵکی عێراق بە تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان. سەرۆکوەزیریانی ماوە بەسەرچوو دەڵێت ڕێککەوتنەکە دەستکەوتێکی مێژووییە. ئەم قسانە لە کاتێکدایە لە ڕابردوودا هەر کەسێک گوتبای نەوت ڕادەست بکەن بە خائین و کۆیلە و عێراقچی و چەندین ناو و ناتۆرەی دی تۆمەتباریان دەکرد. زوو ڕادەست نەکردنی نەوت و گوێنەگرتن بۆ خەڵکی دڵسۆس بۆ ئەوە دەگەڕێتەوە دەسەڵاتداران لە هەوڵی ئەوەدا بوون قۆڕخی داهات بکەن و قازانج و پشک و بەشی خۆیان زیاتر بێت. هۆکارەکەیەوە بەیانی شەریکاتیان دەکرد چۆن بتوانن زیاتر ئەو سەرۆت و سامانەی نەوت کە هەیە بە هەدەری بدەن قۆڕخی بکەن بۆ خۆیان بابرێنەشتر بەکاری بێنن و ئەو بابرێن ناکۆچە و چێژمە چێشم و شەڕی لەگە بەغدایانە بۆ وەکو وتم موچەخۆرانی هەرێمی کوردستانیان کرد بۆ وەرەقەی فشار بۆی ئەو خەڵکەیە لە دوجار ناڕزای دەربڕی کە لانی ئۆپۆسیۆنە بوو شەکوای کرد لانی بابرێن مەدەنی هەبوو شەکوای کرد پەرلەمانتاران لە بەغدا باسی معاناتیان دەکرد دەیانویست ئەو وەرەقە فشارەش کە قوربانیەکەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوو بەکاری بێن بەڵام لە دوجار زانیان حیز ڕێگەشتکە نییە. ئەوان زیاتریان داوا دەکرد داوای 24-25 دەکرد. ڕۆژنامەنووسێک گومان دەخاتە سەر ئەوەی بۆچی دەسەڵاتداران بەو شێوەیە پێداگری لەسەر زۆری تێچووی دەرهێنانی نەوت دەکەن ئەگەر پشک و بەشیانی تێدا نەبێت و بە شوێن بەرژەوەندی خۆیانەوە نەبن. ئێستاش پێمان سەیرە یانی هەتا دوێنێکە ئەوانەی داوایان دەکرد بۆ نمونەکە کە نەوت ڕادەستی بەغداکەن بۆی کە ئێستحقاقەکانمان بۆ بنێرن ئەوانە بەجاش و بە خائین و بە خۆفرۆش لە قەڵەم دەدران بەڵام ئێستا کە نازانم نەوت ڕادەستی بەغدا کراوە بە سەروەری و بە زۆر شتێکی گرنگی لە قەڵەم دەدەن ئەوەش ینی بەڕاستی جێگەی پرسیارە. دوجار لە ئیمارات و لە کوێت و لە سعودی و لە عێراق ینی لەو ناوچەیە تقریبا کولفەی دەرهێنانی نەوت لە هەموو دنیا نزمترە لەبەرەوەی ینی نەوتەکە بەخۆی زۆر لەسەر زەویێتە حدێک کولفەی دەرهێنانەکەی ئەوەندە زۆر نییە بەڵام دەبینین لە هەرێمی کوردستان ئێستا بۆ هەر بەرمێک $16 دەدرێت بە کۆمپانیەکان پێتان وایە گەریشی و پارتی بەشیان لەو $16 نەبێ ئەوەندە شەڕی لەسەر بکەن. ئەو بابەتێک کە بەڕاستی حەقەیەکێتی و پارتی زۆر بەڕوونی بۆ خەڵکی ڕوونکەنەوە کە ئەوان لە بەرژەوەندی خۆیان دانابەزن بۆ ئەوی کە بەرژەوەندی خەڵک تاقیق بێ. لە ساڵی 2014ەوە پارتی و یەکێتی بە ناوی ئابووری سربەخۆوە بڕیاریان لە فرۆشتنی نەوتدا دواتریش لە ڕێگای دادگای نێودەوڵەتی پاریس بڕیاری ڕاگررتنی فرۆشتنی نێوتی هەرێم درا ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان لەم 11 ساڵەدا لە سایەی ئابووری سربەخۆ و فرۆشتنی نەوت بۆیان مایەوە تەنها بێموچەیی و قات و قڕی و بێکاری و سەرهەڵگرتنی گەنجان بوو. ئەمە جگە لە کەڵەکەبوونی $30 میلیارد لەسەر هەرێمی کوردستان بەهۆی نەزانین لە ئیدارەدانی سامانی نەوت و تەماعی حیزبەکانی دەسەڵات بۆ دەستکەوتنی زۆرترین قازانج لە سامانی گشتیدا. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.